ڕۆژی ژینگەی کوردستان لە خۆمان و لە ئێوە و لە تەواوی هاوڵاتیانی کوردستانەکەین. دیارە تەرخانکردنی ڕۆژێک بۆ ژینگە لە فەلسەفەی ژینگەدا مانای وایە ڕۆژی ژینگە دەبێ بگۆڕێت بۆ ژینگەی ڕۆژ، بۆ مانایی هەموو ڕۆژێک ئەبێ ژینگە باسی ڕۆژ بێت. لەبەرەوە نەتەوە یەکگرتوەکان لە کۆنگرەی ساڵی 1972 لە ستۆکۆڵم کە بڕیاریدا 5 حوزەیرانی هەموو ساڵێک ڕۆژی ژینگەی جیهانی بێ، هەر لەوێەوە داوای لە وڵاتان کرد کە ڕۆژێکی تایبەت بە خۆیان دابنن بە شێوازێکی لۆکاڵی بۆ ژینگە، لەوێشەوە هەرێمەکان بە هەمان شێوە. اینجا هەرێمی کوردستانیش بڕیاری داوە لە ڕێگەی بڕیارێکی پەرلەمانەوە کە ڕۆژی 16/4 ڕۆژی ژینگەی هەرێمی کوردستان بێ، وەک بەرپەرجدانەوەیەک بۆ ئەو بۆمبە ڕانکردنەی کە لە ساڵی 1970 ناوچەی بالیسان و شێخۆسانان ڕوویدا. ئەمە وەڵامدانەوەیەکە بۆ پاراستنی ژینگە بۆ مانایی کە ئێمە لە بەرامبەر ئەوەی کە ژینگەمان لێ پیس دەکا ئێمە ئەو ڕۆژە دەکەینەوە بە ڕۆژی پاراستن و چاکردنی ژینگە. دیارە هەر لەم ڕۆژەدا ئێمە ناتوانین لەم ماوەیەدا باس لە تەواوی ئەو کارانە بکەین کە لە ماوەی ساڵی ڕابردوو، چونکە لە سەرەتای ساڵە باسێکمان بۆ ئێوە کرد، نامانەوێت دووبارەکەینەوە، بەڵام ئەمانەوێت شتێک بڵێن کە ئێمە لە بیری ئەوە داین کە هەر بە بڕیارینەتەوە یەکگرتوەکان مەسئلەی ژینگە ئەبێ ورد بێتەوە بۆ بابەتی لۆکاڵیتر و لۆکاڵیتر. بەو مانایی ئێمە تا ئێستا هاتوین لە هەرێمی کوردستاندا ڕۆژی 16/4 هەیە کە ڕۆژی ژینگەی کوردستانە. لەم ڕۆژەدا هەیەک هەفتەمان ڕاگەیاندۆ بە ناوی هەفتەی هۆشیاری، واتە لە ئەمڕۆوە هەتاوەکو 21/4. هەڵمەتی هۆشیاری یەکێکە لەو ئەرکانی کە کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە مادەی 10 کارنامەکەی خۆیدا لە بەشی خزمەتگوزاریەکاندا ئەرکی هۆشیاری ژینگەی و کەمکردنەوەی مەترسیەکانی بەدەستەی ژینگە سپاردووە. ئێمە بۆ ئەوەی کە بابەتی ژینگە لە ڕۆژی ژینگەوە بکەینە ژینگەی ڕۆژ، لە هەوڵی ئەوەداین لە ئەم ساڵدا بە کۆبوونەوەی ئێمە لەگەڵ فەرمانگەکانی ژینگەی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکاندا بەڕێکەوتن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە بۆ هەر پارێزگایەکیش ڕۆژی ژینگەی خۆی هەبێ، بۆ هەر ئیدارەیەکی سەربەخۆش ڕۆژی ژینگەی خۆی هەبێ، چونکە ئەو کاتە ئێمە زیاد لە ڕۆژێکمان دەبێ، لەو حاڵەتەشدا زیاد لە هەفتەیەکی ڕۆشنبیریمان دەبێت، چونکە مەسەلەی ژینگە بە دوو باڵ دەڕوا، باڵێکیان هۆشیاریە، باڵێکیان یاسایە. پەرلەمان ئەو یاسایانەمان بۆ دەرەچوێنێ کە لە پێناوی پاراستن و چاکردنی ژینگەدا کار دەکەن، بەڵام دوجار هۆشیاری هەر پێویستە. لە ڕێگەی ئەو هەڵمەتانی کە لە ئەم ساڵیشدا ئەنجام درراوە لە بواری هۆشیاریدا، خەڵکانێک لە ئاستی فەرمی و لە ئاستی میلیدا شایەدی ئەوە دەدەن کە هەڵمەتەکانی ئەم ساڵ بۆ پاراستنی ژینگە زۆر بوو، زۆرێکش لە کەناڵەکان هەوڵی ئەوەیان داوەکە ژینگە بکەنە بابەتی ڕۆژیان. لێرەوە بێجارێکی تر سوپاسی دەستگاکانی ڕاگەیاندن بکەین ئێوە هەر هەمووتان، چونکە ئەگەر بێت و ئێمە بە هەر شێوازێک هەڵمەتی هۆشیاری ڕابگەێنین دەبێت شوێنێکە بێ بۆمان ڕابگەێنی، ئەویش ڕاستیدا ئێوەن. ئەو پەیوەندیە باشەی کە لە نێوان ئێوە و ئێمەدا دەبێت بەردەوام بێت، چونکە ئێوە ئەبنە زمان حاڵ و ئەبنە بڵندگۆی باسی ژینگە لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا و خۆشتان هەستی پێ دەکەن. لەبەرەوە ئەبێ سێ کوچکەیەک دروستکەین لە نێوان دەستەی ژینگە لەگەڵ تەواوی ڕێکخراوە ژینگە دۆستەکانی هەرێمی کوردستاندا لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندندا. ئەو چالاکیانی کە ئەنجام دەدرێت لەم بوارەدا ئێوە ئاگاداری دەبن. خاڵێکی دیکە بەڕاستی هەوڵێکی زۆرماندا لە ماوەی ساڵی ڕابردوو بۆ ئێستادا، ئەگەرچی پارێزگای هەڵەبجە لە ساڵی 2015ەوە بڕیاری بوون بە پارێزگای هەیە، لە ساڵی 2017ەوە بڕیار هەیە لە ئەنجومەنی وەزیران کە فەرمانگەی ژینگەی تێدا بکرێتەوە. ئێمە هەوڵێکی زۆرماندا بۆ بەگەرخستنی ئەو بابەتە و زیندووکردنەوەی جارێکی تر. خۆشبەختانە لە ئەم هەفتەی ڕابرد 4/4 ئەم مانگە پارێزگاری هەڵەبجە نووسراوی بۆ کردین کە ئەوان ئێستا ئامادەن، کەسێکیشیان دیاری کردووە ببێتە بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەڵەبجە. ئێمە لەم ماوەی کەدا دێ ئیش لەسەر ئەوە دەکەین و بە ئومێدی ئەوەی کە هەڵەبجەش وەکو پارێزگایەک فەرمانگەی ژینگەی تێدا بکرێتەوە. کردنەوەی فەرمانگەی ژینگە لە هەڵەبجەش ئەبێتە مای ئەوەی کە بەشێک لە ئەرکەکانی پارێزگای سلێمانی کەم کاتەوە لە بواری ژینگە پارێزی کە ئەو کارە لە ئەستۆی ژینگەی سلێمانیدایە. لە هەمان کاتیشدا کێشە ژینگەیەکانی ناوچەی هەڵەبجە تایبەتمەندی خۆی هەیە، ئەو فەرمانگەیە دەتوانێت کاری لەسەر بکەن. هەر لەم ڕۆژەدا جارێکی تر دەمانەوێت سوپاسی گشت ئەو کەس و دەستگا پەیوەندیدار و فەرمی و میلی و ڕێکخراوەکان بکەین کە لە ماوەی ئەم ساڵەدا کاری زۆریان کردووە بۆ ژینگە و توانیویانە ئەو
ژینگە ڕۆشنبیریە لە کۆمەڵگەدا بەرزکەنەوە بیگەێنە وەزارەتە جێبەجێکارەکان لە ژینگە ڕۆشنبیریەوە بیگۆڕن بۆ پەروەردەی ڕۆشنبیری بیگەێنە ئاستی ئەوەی کە لە پرۆگرامەکانی خوێندندا باسی لێەوە بکرێت لە هەمان کاتە لە ئاستی خوێندنی باڵاشدا کاری لەسەر بکرێت. جارێکی تر تەواوی ئەو بەیاننامەی ئەو یا باڵم ئەو پەیامی کە هەمانە لەم ڕۆژەدا نووسیمانەتەوە پێشکەشی ئەوەی دەکەین لە دوای کۆنگرە ڕۆژنامەوانیەکە. ئێستاش ئامادەین بۆ هەر پرسیارێک ئێوە هەتامێت. زۆر سپاس. بەڵێ جان. دوو پرسیار بە کورتی یەکەم ئەو گرفتانە چین بە دیاریکراوی و بەردەوام ڕوبەڕوویەوە دەبێتەوە. خاڵی دووەمیش هێزێکەیە بە ناوی هێز پاراستنی ژینگە پێشمەرگە. ئەم هێزە بۆ سەربا لەسەر ژینگە نییە بۆ ڕاستە گرفتە سەرەکیەکانی بەردەمی ژینگە بە پلەی یەکەم گرفتی یاساییە واتە ئەمە یاسایەکمانەیە پێدەوتر یاسای ژمارە 8 ساڵی 2008 ئەو کاتی ئەو یاسایە نووسراوەت و ئەم دەستەیە وەزارەت بووە بۆیە تەواوی ئەو دەسەڵاتانەی کە لەنێو ئەو یاسایەدا هەیە بڵندترە لە ئاستێکە بەڵام کاتێک کە دەگۆڕێ بۆ دەستە لە وەزارەتەوە بە یاسای ژمارە 3 ساڵی 2010 لەوێ ئەرکەکان یا با بڵێن دەسەڵاتەکان کەم کراونەتەوە کەواتە لە یاساکەدا یاسای پاراستنی ژینگەی ژمارە 8 دەسەڵاتێکی زۆرتر هەیە لە یاسای ژمارە 3دا کەم کراوەتەوە جیاوازیەک لە نێوانیانە هەیە هەر یەکێ لەو کارانەی کە لە پەیامەکەمانە هەیە لە لای ئێوە پێتان دەکا پاش تۆزێکی تر ئەو خاڵەمان باس کردووە کە لەم ساڵەدا و لەم ڕۆژەدا یەکێک لە کارەکانمان ڕەشنووسێکمان ئامادە کردووە پێداچوونەوەیەکمان کردووە بە هەردوو یاساکە دەینێرین بۆ ئەنجومەنی وەزیران تاوەکو لە ڕێی بەشی یاسایی ئەنجومەنی وەزیران و بنێرێتە پەرلەمان بۆ دووبارە هەموارکردنەوەی یاساکە. خاڵێکی تر لە هەرێمی کوردستاندا زیاد لە شوێنێکەیە بە باسی ژینگە بۆ ژینگە پارێزی لەبەرەوەی دەستەی ژینگە دەستەیەکی چاودێری و هەماهەنگی ژینگەیە خۆی جێبەجێکار نییە لە ئەنجامە کارەکانی لە ڕێگەی وەزارەت و دەستە جێبەجێکارەکان جێبەجێ دەکات لە ئەنجامدا ئەمە وا دەخوازێت کە قسە لەسەر بابەتێ بکرێت بۆ پاراستنی ژینگە. ئێمە ئێستا شتێکمان هەیە بەنێوی یا با بڵێم پەیکەرێکمان هەیە ئێمە یعنی وەکو هەرێمی کوردستان بە ناوی پۆلیسی دارستان و ژینگە لەلایەکی تریشەوە پێشمەرگەی ژینگە لەلایەکی تریشەوە وەکو دەڵێ ینی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەکو هۆشیاری لە پاڵێندا کار دەکەن. بەڵام ئێمە لە بواری فەرمیدا پێمان باشە ئێمە وەکو دەستەی ژینگە لە بواری فەرمیدا پێمان باشە پێشمەرگە ئەرکێکی دیاریکراوی تایبەت بەخۆی هەیە کە بەڕاستی هەموو کەس دەزانێت ینی وەزارەتی پێشمەرگە وەکو وەزارەتی بەرگری وڵاتان پێم وایە ناتوانێت ینی لە خەمی ژینگەدا بێ هەر لەبەر ئەوەی کەوا هێزی بەدەستەوەیە. لە هەمان کاتیشدا پۆلیسی ژینگەش ئەگەر بێت و لە ڕووی هوەریەوە سەر بە ژینگە نەبێ لە ڕووی هوەریەوە جارێکی تر ژینگە ڕۆشنبیری نەبێ بۆی ئێوە دەبینن ینی هەندێک جار کارەکانی ئەو دوو شوێنە وەکو خۆی نابێت ئەوەی لە خەیاڵی ئێمەدا و لە پرۆژەی ئێمەدایە قسەی لێ بکەین لەگەڵ بەڕێز ئەنجومەنی وەزیراندا ئەوەیە کە دەمانەوێت هێزێکی ژینگە پارێز هەبێ لەسەر شێوازی مادەی 25 لە یاسای ژمارە 27 ساڵی 2009 وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق کە لە یاساکەی ژمارە 27 ساڵی 2009 ئەواندا مادەی 25 شتێکەیە بە نێوی پۆلیسی ژینگە. ئەم پۆلیسی ژینگەیە لە ڕووی ئیداری و موچە و کاروبارە کارژێڕەکانیەوە سەر بە وەزارەتی ناوخۆیە لە ڕووی هوەری و لە ڕووی پێدانی زانیاری و لە ڕووی کردنەوەی خولی ڕۆشنبیری سەر بە وەزارەتی ژینگە کەواتە ئەو خاڵە پێمان باشە وەکو پێشنیازێک بۆ ئاین. چەندین ساڵە پارەی ژینگە لە هاوڵاتیا وەردەگیرێت ئایا ئەو پارەیە بۆ خزمەتی ژینگە بەکاردێنیا خۆتەوە دەزانن ئەو پارەی چی بەسەردێت؟ بەڵێ ئەوە مەسەلەیەکە لە ڕووی ئیداریەوە چەند ساڵێکە ڕەنگە بڵێم چەند ساڵێکە خاڵێکی چۆن دەڵێ فەنی هوەری تێدایە کە دەستەی ژینگە هەستی پێ نەکردووە ئەویش ئەوەیە نمونونەکە بەم شێوازەی لێدێ کاتێککە تۆ پارەیەکت هەیە دەڵێ ئەم پارەیە دەخەمە نێو کارێکەوە ڕێژەی ئەوەندەی بۆ تۆ بێ ڕێژەی ئەوەندەشی هی منە بەڵام کاتێک کە دەڵێ ئەم پارێن بە سپاردە بۆ هەڵگرە دەستی لێمەدا ئەو کاتە پارەی تۆ دەبێ و دەمێنێتەوە. ئەم قسەی نمونەیە مەبەست چیە؟ مەبەستم ئەوەیە هەڵەیەکی کارژێڕی هەیە لەم بابەتەدا هەمیشە وتراوە ژینگە بۆچی پارەکەی بۆ ناگەڕێتەوە دەڵێن ژینگە ئەم پارانێکەوە لە ئەنجامی پێبژاردنەکانەوە دەستی دەکەوێت هەر هەمووی خراوتە نێو سندوقێکەوە مانای ئەم ژمارەیە هەتا چەند ساڵی تربێ هەرکی ژینگە خۆیەتی لە کاتی بووندا دەدرێتەوە. بەڵام سێرمان کرد وەزارەتەکانی تر بۆچی کاتێک پێبژاردن وەرەگرن ڕێژەیەکی بۆ خۆیان دەگەڕێتەوە ئەوان خستوانەتە نێو سندوق نا خستوانەتی نێو داهاتەوە بۆ مانای دێخنە نێو داهاتی حکوومەتەوە دەتوانن بڕێکی ڕێژەیەکی سەدی لێ وەرگرن. ئێستا هەوڵێکە لە دەستەی ژینگە کە ئەو پێبژاردنانە بخرێتە نێو داهات بۆ مەرجەی کە
ڕێژەیەکی دیاریکراوی بۆ ژینگە خۆی بگەڕێت. سەلام.